تووشۆ زۆر خراپە زۆر ناخۆشە لەخوای گەورە بەزار بە بەفر باریوە بەهۆی ئەو بەفرەشەوە ڕاستی ڕێگاکە پەکی کەوتووە و گیراوە ئەم بەدووە ناتوانێت نەخێر تۆ خۆت کەی چووی بۆ دی و ئێستا بارت پێیە؟ ئێستا بارم پێ من بەیانەکەی چووم بەس ئێستا سارێ گەورە ناتوانێت بچیت بۆ مەرز قەپاتە گیراوە ناتوانێت. زۆر باشە. نزیکەی چەند سانتیم دەبێت بەفرباریوە؟ وڵای نزیکەی لەو دوو تەقریبا 10 سانتیم 15 سانتیمێک باریوە. بەهۆی ئەو بەفرەی کە باریوە ئایا ئاستەنگی هاتوچۆ کە دروست بووە هیچ سیارێک ئۆتۆمبیلێک وەرگەڕاوە یاخود کێشە هەبووە لە ڕێگاکەدا؟ تقریبا زۆر بەداخەوە 5 سارەمان بارهەڵگر وەرگەڕاوە 5 سارێک بەس سواز بەخوای گەورە زیانی گیانی نەبووە بەسی مادی بووە. هۆی پەکەوتنەکەشی ڕاستی بەستوێتی بۆتە شەختە ئەگەر باری وەخان نەکراوەتەوە بۆتە شەختە و ئێمەشی بەسەردا ڕۆین بۆ شەختە بەیانی ئەلحانی بەسەردا باریوەتەوە بۆیە تقریبا ئەلحان 15-20 سارەی خۆمان ناتوان بێنە خوارەوە. ئێستا لەوێ پەکیاخۆت ناتوانن ئەوەی من دەبڵەکسلە بۆیە توانیم بێمە خوارێ دەناوانەکەی لەوێ پەکیان گیریان خواردەوە لەوانێت ڕاوەستاونەوە. زۆر باشە. تیمەکانی پاکردنەوەی ڕێگایەکە بینیتن یاخود پاکی دەکەنەوە؟ وەڵڵا ئەلحەناتون ڕاستی ئەلحەناتون پاشی بارانە کەپەنەک ئەگەرمە 4-5 بار هەڵگر پاشی وەرگەڕانی وێن هەنی معنای چی؟ ئەلحان گرێدەر هیچ استیفادەیەکی نییە هەنیێ شتەکە نەبوو بە قەڵماوە بووە ئەلحان گرێدەر ڕاستی ڕۆیوە. دەتوانم بڵم 25 سارە گیری خواردووە بارهەڵگرن بەڵێ سارێک گچکەشی تێدایە زنجیری پێنیە و گەڕانەوەی ناکرێ لەبەرەوەی کە ئیستۆپ بکە و بەهۆی نابەڵەتبوون و شارەزاییشەوە لەوانەیە ئیستۆپ بکە و لێ بنیشێ و سارێکی گچکەمان وەرگەڕاوە دیارە کارەساتە بەڕاستی کارەسات ڕوویداوە ئەو ڕوو دەتوانمەوە بڵم یعنی خەڵکی ئەو دەڤەرەی زەرمەندێکی زۆر بووە بە هیوایەوەی خۆی گەورە بۆیان قەرەب بکاتەوەەکانی پاکردنەوەی ڕێگایەکە خەریکن یان چۆنە؟ بە دەردی ئینگلیز دەڵێ to be honest with you یەک گرێدەری لە گرێدەرەکەش زنجیری نەبەستۆی شارەوانیە دیارە هیچ تیمێکی تونند و تۆڵ نییە لەو سنوورەیدا بەڕاستی لەو کاتانێک کە بەفر دەبارەی ڕێنمایی بڵاوکاتەوە و لەو کاتەدا شۆفڵ ئیشی لەسەرکە و خوێی پێ بکەن دیارەوانەی هەن زۆربەی هەرێ زۆریان شوفێرانن ئەوانەی کەس بە پرسیارەتی دەکەن ئێمە مانان وەکو جەنابێت وەکو ئەو خوشەویستانەی کە لەوێ ئیش دەکەن من بەپەرۆشم ئێستا سارێ 4 زنجیری بەستۆ ناتوانێت بێتە خوارێ 4 زنجیری 3 زنجیری بەستووە چەپی کردووە یعنی ئەوە کارەساتە بەڕاستی.